دەزانن زۆر عیبان گەواتینە سەرماری من ورتخوا عیب نییە لە بۆ 50 وەرەقی بێنە سەرمارم لۆمە عیبە یان لۆ تۆ عیبە کورە عیب ناکەی شەرم ناکەی کورەمە جێنەما لە دوو تو نەگەڕێی ئەوە لەو تەلەفۆنی جواب نادەوە تەلەفۆن چەند لە مێژە 50 وەرەقەت لەمە وەرگرتیە بە ناوی مەعمەلەی هەتا ئێستاکە یەک فستیشمان بە چاوی نەکەیتەوە ئیبراهیم وڵڵاهی لە بۆ عیبە ئەمە چەند زار پارەم دایتەن گوڵ و معاملە ئێستا ئەو پارەتان لەکنمە یعنی خەریکە حیا شەرەفم بن لە هەموو جێیەکی باستان کردیە کورە خۆ دەوێ قەرداریشمان کاتەوە کورە ئەمە چوینەکەن خەزورت گوتی چی لێ دەکەن لێ بکەن ئێستا ئەمەش حوڕی ئەرە وەڵڵاهی نییە فلس فلزێت وەردەگرینەوە وە دەزانی هەوەنتەیە هەر ئەوە ماوە دەی لۆشناشم کوژن کورە کاکە خێرتان دەگات یار مەجالەکەم دەنێ دەتان دەمە خۆ غارم نەدایە ئەو لۆ جەناب پارەی قوزەڕ قورتت هەیە بخۆیەوە لۆ جەناب پارەی مەد نییە بدەیە سلام علیکم سلام بەخێر بێ من خێزانی هۆگرم خێزانی هۆگری خوشکم چەند لە ڕاوەستە ئەمە چەند لە مێژە پارەمان دایتە ئەو زەلامەی خۆی لەمە لاکاتە ساحێب هان ئەوە هیچ نێ بینی خۆمان دوای چ باز دەکەی بۆنە بۆن قوزەڕ قورتی لێ دێتن هۆگر تەواو پارەکە چەنە 50 وەرەقەیە هان چ دەکەی چێوە دەچی خوشکم من بە هیچ وەرەقە ئاڵتونم هەیە ئەتان دەمێ بیبن بیفرۆشن واز لە هۆگر بێنن ئەوەی کاکەم بخۆم دەتان دەمەوەتەوە لێی گەڕێ بڕۆ بینە بڕۆ هەیە کورە وڵڵاهی زۆر عیبە لە بۆ قەت نەمزانی سەیمەکە ئەمە شەڕ ڕۆژە دوو تو دەگەڕێن هەتا ماری تومانیتەوە بە ئاسانی بە تەمای بچینە دەرێ ڕاستەکەشی تایە ئەمابزانە ئەتو لە زێر ڕشتی وا دەزانی فترێک لەک میلیاری شت دەکە بزان تاوە ڕقەمی لەسەرە کاکە وەسڵەکەشی لەگەڵایە تەواو بۆ زێرە باشە مشکلە نییە ئەمە ئەوی دەبینە بازارێ ئەگە چل وەرەقەشی کرد قسەی ناکەین مشکلە نییە بەس وەڵڵاهی یەک وەرەقە کەمتر بی دەینەوە یەکانە ئەو وەرەقەش لێ وەردەگرینەوە هەتا دەگەینەوە حەق خۆمان با بڕۆین با بڕۆ خواحافیز خواحافیز هۆگر لەوتی وازە لەو دوکانە هێ ناوەزانی ژیانمان تێک چووە شەوان ناخەویت بە ڕۆژا سەرخۆشیت فەرموو یە قەرزی ژاتە سەری بۆ من نەمزانیەوە کە تۆ قەرزاریت ها بۆچی شتی ژیانی خۆت لە من ئەشاریتەوە ئەو هۆکارم پێ بڵێ خراپم بۆت خۆشم ناوێت بە هەموو شەوەیە لەگەڵتانین لە باش شتێکی تریژەیە پێت بڵم لە شەریکە دەرکرام لەبەرچ لەبەرەوەی داوامم مەزبوط نییە لەبەرەوەی کە باوکم تەلەفۆنی کردوتی ئەو پیاوانە هاتوونەتە سەر ماڵتان بەپە لە هاتمەوە ئەمەش هەر هۆکارەکەی هەتاکەی واکەیت بۆ نایی بچینە دکتۆرێک تۆ تووشی نەخۆشی نەفسی بوویت باشە هەیان دەچینە دکتۆر هەیان بەڕاستێت و لە بۆت سەلماندم کاتو باشترین کەسی ناوژیانی منی کاتو هەموو کەسی منی کاتو ئەمت بەبێ مەستەحەت دەوێت کە ئەو خۆشەویستیەی توم نەبیە من چ بکەم